یانەی پێشمەرگەی سلێمانی لەسەر ئەنجامە زۆر باشەکانی بەردەوامەوە بە بردنەوەی لە یانەی بابل توانی سێم سەرکەوتنی لەسەریەک بنووسێتەوە. لا خولی پلێشی عراق یانەی پێشمەرگەی سلێمانی لا نێو یاریگا و هاندەرانی میوانداری لە یانەی بابلی کۆتایی ڕیزبەندی خولەکەی کرد. یاریزانانی پێشمەرگا هەر لە سەرەتاوە کۆنتڕۆڵی یارەکەیان کرد، بەڵام لە جێمیەکەمدا سەرجەم هەلەکانیان لەدەستدا و جێمیەکەم بە یەکسانبوونی بەبێ گۆڵ با کۆتات. لا جێمی دووەم مەحمود مەجیدی ڕانەر گۆڕانکاری لا پێگاتەکەی کرد. حەمید ڕەحیمی کاپنیانەکە چوە دەرەوە و ژیار گۆڤەندی هێرشبەر و گۆڵکاری تیپەکە بەشداری لە یارەکەدا کرد. جێمی دووەم زیاتر پێشمەرگا باڵادەستی خۆی نواند و لا خولەشی پەنجاش عومەری هێرشبەری پێشمەرگە لێدانێکی سزای بۆیانەکەی لەدەستدا. یارەکە بەم یەکسانیە تا کۆتاییەکان درێژەی کێشا، بەڵام لە خوڵەکی هێشتا ژیار جێدەستی خۆی لە یارەکەدا نەخشاند و توانی گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ پێشمەرگا تۆمار کرد. دوایەم گۆڵا بابلی میوان تا ڕادەیەکەوتنەوە خۆیان و هەوڵیاندا گۆڵ یەکسانبوون تۆمار بکەن. گەرچی لە خوڵەکی نەوەش دانا مستەفا بە کارتی سوور لە ڕزەکانی پێشمەرگە کرا دەر، بەڵام یاریزانانی مەحمود مەجید پێداگر بوون لە تۆمارکردنی سەرکەوتن لە یارەکەدا و لە خوڵەکی نەوە زاید 5 سالار حسێن با شێوەیەکی جوان یاری بە بەرگریکارانی بابل کرد و گۆڵی دووەم و دڵنیاییشی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. سپاس بخوای گەورە کە ئەمڕۆ سەرکەوتومی لە ناو یاریگای خۆمان سێ خاڵ یاریەکەمان بەدەستێنا. ڕاستی ئێمە لە تایم یەکەمە ئەتوانم بڵێم وەکو پێویست دەرنەکەوتین یاریزانەکان هەرچەندە یاریەکە هیچ تاموچێژێکی تیان نەبوو لە تایم یەکەمە بەرکەوتنی یاریزان و تۆپ تەخیرکردن و کات کوشتن، ینی پێم وابێ 25 دقیقە یاری کرا، بەڵام لە تایمی دووەمە چەند گۆڕانکاریە لە تیپەکە کرا، یاریزانەکان چوونە ژێوی یاریەوە، توانم بڵێم باشتر بینران و واجباتی باشتریان جێبەجێ کرد، بۆیە توانیمان بگەینە سەر گۆڵی فیرقەی بەرامبەر و توانیمان لە کۆتاییە گۆڵ تۆمارکەین و سەرکەوتن بەدەست بێنیش. بەم سەرکەوتنەشی پێشمەرگەی سلێمانی پارێزگاری لە پلەی دووەمی ڕزبەندی خولەکە کرد بە جیازی تەنیا 2 خاڵ لە دوای کەربەلای پێشەنگەوە بە کۆکردنەوەی 35 خاڵ. یانەی بابلیش خاوەنی تەنها 10 خاڵە و پلەی کۆتایی ڕیزبەندیەکەی گرتووە.